وەڵە بەرزان وەک هەموو لایەکتان ئاگادارن لەلایەک لەژنەی دارایی پەرلەمانی عێراق دەیەوێ قوت و موچەی خەڵکی کوردستان ببڕێ. ئەمڕۆژ دادگای فیدرالی عێراق دووبارە بڕیارێکی تری دژی دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان دەرکرد. سەبارەت بەم باسە تا چەند ئەمانە یاسایی و دەستورین و کاردانەوەکان چی دەبێ قسەی زیاتر لەگەڵ میوانەکەمان دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر وعد مزۆری ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن. گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با بێنە سەر بڕیارەکەی دادگای فیدرالی. دادگای فیدرالی بەڕایەوە بە جۆرەی چ مادەیەکی دەستوری درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە نادەستوری دەزانێت. زۆر سپاس بۆ جەنابێتە کاک حاکم سلااوڕێز بۆ جەنابێتەوە بۆ هەمی بینەر و بیسەرن کوردستان 24 ڕاستیە بە بریارە ئەڤر و نە بریارە ئیکەیە و دەرحەقە هەرێمە کوردستانی دەرکەبیت وەکومە دیتی بەری هینگیژی زنجیرە بریارە بەری هینگیژی دەرکرد بۆ هەمان دادگاه و مەدیدجی یعنی چه ئەبعادەتوێت سیاسی و دستوری قانونی بریارێدا هەبووینە و ئەم هەمیژی زانین طبیعەتە پێکهاتنا وێ دادگەهێ سرشتێ کارکردنەوەی بێژن ئەو تەدەخلاتە تێنەکردن سەر وێ دادگەهی گەلێکە ڕاستی چی دەرەکە بین چێتان خۆیی بن یعنی ئەشێن بێژم ئەف دادگەهە نەیە سرشتیە گۆرەی دستوری عێراقی کاری خۆشی هەمی تشتی کرد تەنها دستوری ناکردن. ئەوە سەرسۆمانە هەمی بریارەت وێ دادگەهێدا کۆمەدیتی ئەبەت تقریبا بە 14 دعوایە ئەس ئامادە بن بەرامبەری وێ دادگەهێ ڕاستی دەبینی گەلێک تشتا نویسیتن وێ بریاردا هیچ پەیوەندی پێ داوێ بەنینە یعنی هیچ علاقەت وێ ئسکالەی بەنینە ئەو هاتێ تۆمارکردن بەلکو دێتن بریارەت پتر ئینشائینە ئەمشێن بێژین دێ بەحسی هەندە تشت دیتر کەتن نەش نزیک و نەش دیر علاقەت پێی بابەتی بێ ئەگەر بێ سەحکردنە بریارە ئەڤر دەرکەتی باش مدید گەلێک ڕاستی هەرچەندە وێ دوماهیکی بریار دەرکەت نویسایی ئەبەژی گۆمانێک درست کرد ڕاستی ئەڤر هەکە ئەم تەباشەکی حتا ساعت 4 تقریبا دادگەه جلسەکە مغلقدا بوو و دانوستاندن کرد دیارە ناکۆکیەکی هەبووینێت گومانێک هەیە لەسەر بێگومان بێگومان یعنی چ جارە حاکم یعنی ئەگەر جەنابێتە تەماشاکە چ بریارێت بەرە هینگی دەرچوین هەمان ڕۆژدا نەهاتێ بەڵافکردن نهاتێ بەڵافکردن دوسێ ڕۆژ پێویستە حتا بنویسن و بەڵافکردنت پەیجێ فەرمی دادگەهی ئەڤر و پشتی هاتێ ڕاگەهاندن ئەو فقراتت حکومی توێ بریارێش قبلێ سەرۆکی دادگەهێ بە پشتی هینگیە یعنی چەند خۆلەکە هاتە بەڵافکردن کەواتە یعنی پشت وەکو نابێژم پەردا و خەلفە الکەوالیسی هاتێ ئامادەکردن یا هاتێ چێکردن ئەو بڕگت دستوری ئەوێت هاتینە پشت بەستن بووینە پاڵپشت بۆ وێ بریارە ڕاستی گەلێک مرۆڤی من دەهۆشتێت یعنی هیچ پەیوەندی و علاقەت بێ صحبتي بنينا كان بين شربكي جنب حاكم في برياري باور بك ساعات كادي 2 ساعات تيجي تمام نابيتين ابخو بريار 20 لا بارن يعني اتنصنا ما كان ماستر نامي تو تشيت بحثك تو تشيت معقوليه تشيت في چنده هم يدا يهاتي استناد سر ماده 1 یا کلی ماده 3 یا کلی ماده 4 و 6 و 13 و 20 و پنجیش هفتش دستوری باشه ماده همی چه ربطه اگه تو دی وی چنده بچی دی پرنسیب دیگشتی دستوری دا بچی همی کارو کریارت حکمتا بغدا و پارلمان بغداجی همی تنه دستوری نه اگه تو دقت دستوری تو وی شوازی تو شروبکی تبي ام بهن چب بریار در چون در حق هرما کردستان نه دستوریه بس دا جناب حاکم بس دا اما جوی چنده بده ماده 26 آن هفتش دستوری برگا یکی بحثی ثمنه انجمن نینرانت کرد بچه حق و بچه ماف و بچه دستور تا پیش بستن به ماده کریه بحثی پارلمان کردستان نکریه بحثی ثمن انجمن نینران کرد چه اساس تو قیاس کیسر یعنی محاله افتشته ابتشتكي دیتر بالضبط هكا ابيت تشتكي دیتر جناب حاکم همان دادیه کتت همان خلطیه ده و همان تناقض ده 2009 تبریارک در خسر همان بابت ناظروک ایک بو هر درش کرنا خود پارلمانی بو ده او دعوه رد کرد تو بو چی بگاوی دستوری قلم کرد اتکاته که ده ماده 105 یا سلماندنا مدنی یا عراقی کو دادیه کاری پید کتن پیوست کت سر دادگاهی اگر پیشینه کی دادوری هبیتن پیشیل کاریا و چنده نکن کواته بره دادگاهی تبیا او دعوه ابر رد کرد
باشە کاک وعدی یانی ئەمە ئێستا لەسەر قسەکانی جەنابەت ڕامانە کێشەی بۆ یەک مەسەلەی زۆر گرنگ دادگای باڵای فیدرالی کە باسی دەستوری بوون و یاسایی بوونی مەسەلەکان دەکات بۆ خۆمان دەزانین لە عێراق کاتێک پەرلەمان هەڵبژێردرا زیاد لە ساڵێکی خایان تاکو حکوومەتی عێراقی پێک هاتوو چەندین جار کۆبوونەوە پێک نایەت و پێکات بۆچی لەسەر ئەمانە قسەی نەکرد ئێستا هاتووە لەسەر پەرلەمانی کوردستان قسە دەکات جناب حاکم تناقضات دوێ دادگەهەی گەلەکن یعنی ئەو حالەتە ئەوێ دوێت مەخرەجێکی بخۆ بینی زۆر طبیعیە زۆر ئاسانەژی پێش بەستنێ بچێت کاتە بەندە دەستوری ئەوێت بێژ بەندا دەستوری ئەوە بێژیتن بریارت کۆتاییە خلاص انتهى تبي هەمیشی پێگیریە پێ بکەن کەس نەشێت شرۆبەکەت کەس نەشێت مناقەشێت کرد کەس نەشێت هەڤڕەکیە دیگەل بکەت کەواتە تەبێت و التزامی باشە چه حق و چه ئەودیت و هەنگی تا بۆ بریارە سەرۆکی کۆماری تەگوت یاڵا نەمشکلە بەس بۆیە بێجارێ بکەنەیە دەمەخرەجێک بۆ دۆزە کەواتە مایتیکردنەکە سیاسی فشارەکە سیاسی ڕاستی ئەوە زاڵە سەر کاری دادگەهێ پێترش دەقت دەستوری ئەگەر ئەم بین تەماشەکەین جەنابی حاکم گەلێک بریارە دیتر یعنی ئەگەر ژبیرەمەنە چیتن بەری چەند ساڵەکە وەختی ڕیفراندوم هاتێکردن زنجیرەکە بریارەت نەدەستوری و نەحەق ايش برلمان كردستان عراقي درك در حقه هريما كردستاني بوشي هنجي اف دادگاه نهاطه خطي نهاطه الدنگ وبنادي السوري قلم ده هو هرچند بو هميه يارون اشكران بوكو اف برياره او قرارات الدركه انجمن نينرا هميد نادي السوريين باطلبون وبرلمان عراقي راسي تعسفت برياره خذها ودا صلاه خذها كاج دكتور وعدي بابين هو سر برياره كاني پەرلەمانی کوردستان بە خۆدەزانی پەرلەمانی کوردستان کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کارا کردەوە ئێستا دوای ئەم بڕیارەی دادگای فیدرالی چارەنووسی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان چی دەبێت ئەمە دەچێت بەڕێوە یاخود دەبێت کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەوجا دەست بەکار ببن جەنابی حاکم جارێ بڕگای ئێکیش vê قانونی قراری geleka ڕۆن و ئەشکرایەت بشتە تمنی پارلمانی آنجی یاسا درشکرنا آن بردام بونه خود پارلمانی یا پنجی نیا دستوریه خوش روزه دو ماهی که خلا پنجی خلاص کواته یعنی ششی آن هفتی از زبلانه کی 2022 پارلمان دیف و بریاری وجودی نما و تمام دم دا چه بریار و چه بریار کات تشریعی بیت یانجی قانونک در کرد بیتش پارلمانی اعتبار کرد باطل چکو هر تشتكي بيتا افا كرسا تشتكي باطله لديف برنسيب السياسي كواتد بيردا كومسيون جيش ضمني چنديه كومسيون هەڵبژاردنا الهرم كردستاني هات كارا كن موجب بريارا برلمان كردستاني وهات پسند كن هفته چوي بيردا اوج دي تهلوشاندن بداخو ديف برياري كواتا وجود نما ما بيردا راسي ابا بيا از بي چنديجي بيجم يعني چند ناکوکی و چند گرجی و چند نقوشی سیاسی و افعالوزیات هرم کردستان دا هی اتنابر هند لایان سیاسی دا چند یا هی وی بریاره قولتر دیکر یانجی برین هرم کردستان زیاده تر لیکرن ادویر دا شینا ریکا چارکی ببینیتن باش دا امش وی کشب در کبین اوی راستی کشه پتر لیکر یعنی بگا به ام چوینه برانبری چه تشتی بريار يادا شو يستروك هرم كردستاني كو هجري 11 ساله دبيا بيتا هل بجارتن بين انجام دان اي بريدا كومسيون نما كي اشرافي كات يعني دي بريفابتن فان هل بجارتنا ناف بريار دا يعني برا خد خدت يا كاديتر يا دادگه بري جلسه كي تشكر كومسيون هل بجارتنا اتحاد يانجي عراقي كرا طرفك في معادله دا يانجي في كيسه دا كلا شخصك بورون كرني هندا بسيار جهبون ايا دي هينشين ادوي دا سربرشتي بكن ادوي حالته دا يعني او تشتا جناب حاكم خاند بيتن ديد بيتن كوبوتشي دادگه اف بينغا هاو ديزانيتن دادگه شفيايا يعني كواتا بيش وقت دادگه دويتن ياسا هل درش كرنا خول برلماني بنا دستوري قلم داد بدات فيت رجع شاركي ببين بلان بدا خوا ديسان زبرمجه شريجه نديتن يعني كواتد دبي شو بكري يعني كدكتور استا باش كدكتور يعني برسيارمية ببورة برسيارمية كواتا استا اگر وادابني كومسيوني بالاي هەڵبژاردنەکانی عێراق دەبێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێت ئایا ئەم ساڵ بەڕێوە دەچێت بە پێی چی یاسایە يعني یاساش لە ئێستا لە بڵێن لە یاساکەی یاسای هەڵبژاردنەکەش کارا نەکراوەتەوە کەواتە بە پێی چی یاسایەک دەتوانێت هەڵبژاردن ئەنجام بدات نەخێر جارێ بەحسی یاسا نەکە یاسا ژمارە ئێک ساڵانەوە هیچ کێشەمەنینە ئەوە یاسا بەرکارە چ کێشەت دوێرە دادینە
یاسای موجوده یا هەڵبژارنە کێشەمە شڕۆی تەکنیکیە شڕۆیکی ڕووی بلا نەکەبیت پێڕابوونت یاسایی ئەنژی ئیجراعاتت یاسایی ئەوژی کە طرفی ئەساسی تێدا کۆمسیۆنە ئەو کێشە بتنێمەیە هەی بێژێتە دوڕێکێتە یان تبیە پەنا ببێ کۆمسیۆنە هەڵبژاردنە عێراقییانژی کۆمسیۆنە خۆ کارا بکەی پڕێکە کادیتر یا یاسایی دەستورانە بێ با بڵێن بە کورت و کرمانجی حیلەیەکی قانونی بدۆزنەوە دەنا مەخرج نییە بۆ ئەوژی ڕاستی بدیت نامن هەمی لایەنە سیاسی هەرێما کوردستانی ئێک جار ئەو کەسێن خودیتی و بووینە ئەگەرت هەندێک و ئەو گەرژی و ناکۆکی پەیدا بووین تا پەرلەمانی کوردستانی و نەبووینە ئەنج بووینە ئاستەنگت ڕێکە جلسات پەرلەمانیدا ڕاستی ئەرکێکی نیشتیمانی یاسایی دەستوری کەویتە سەر ملتوانە کۆڤگاوێ بێنە پێش حەدەسی ڕاستی هەرێما کوردستانی هەمی چاوەڕێی هەندەیە کو ئەف کێشە قۆڵتر لێنێت بێتە چارەسەرکردن هەرێما کوردستانی خەڵکی هەرێما کوردستانی ڕاستی گەلێک نەخۆشی دیتین چاوەڕێی هەندێک و هەمی لایەنە سیاسی بێنە سەرخەت و ئەف کێشە بێتە چارەسەرکردن شێوازێکی تەندروستی خلاص يعني أمد بيني جناب حاكم أف بينغا بالدادقاه اتحادي أواتكتن زنجيرك شوان زنجيرة مؤامرات تينا كنن دجي هرما كردستاني بو بتشكرنا قواري هرما كردستاني بو تيقدانا اوان دس كفتو دا وان اوديت حكمة هرما كردستاني بدس خو بروان ببيكا وجياني شنيا بلى هذا كي شكا مازنه راسي همي لاين السياسي تبيا جدي برينا دابي كيشي شارع سركن وكو مغوت جناب تجي او شارع سريه دريكن ايك شوانا زيدتر نابيتن حل اوي بل زۆر بەڕێز دکتۆر وعدی مزۆری ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە ماندوومان شەوتان باش